ڕۆژنامەی دیپلۆماتی بەریتانی راپۆرتێکی لەسەر موسڵمانانی ناوچەی خامبەهات لە ویلایەتی گۆجاراتی هیندستان بڵاو کردووەتەوە کە بەدەستی هندۆسە پەڕگیرەکانەوە گرفتارن و دەستگای پۆلیسیش بە شێوەیەکی ئاشکرا لە ئەنگری لەو تاوانانە دەکات و ڕێکخراوە بەناو مرۆڤ دۆستەکانیش لە ئاستیدا بێدەنگن. ڕۆژنامەکە دەڵێت ئەو ناوچەیە بە یەکێک لە ناوەندەکانی پارتی بەهاراتیات جاناتای هندۆسی دەژمێردرێت. سەرەڕای شکست خواردنی لە هەڵبژاردننی ئەم دوایی لەو ناوچەیەدا کە پاڵێوراوی پارتی کۆنگرەی هندی بە پشتیوانی موسڵمانان سەرکەوت. پارتی بەهاراتیات جاناتای هندۆسی بە دژایەتی موسڵمانان ناسراوە. ئەوە 30 ساڵە ڕق و کینە لە دژیان بڵاو دەکاتەوە. وەزیری ناوخۆی هندی ئەمیت شا پێشتر لە وتارێکیدا لە خامبەهات شانازی بە کردەی وێرانکارانەوە کرد کە بەهاراتیات جاناتا لە ناوچە موسڵمان نشینەکاندا کردوێتی کە ئەو وێرانکاریانە گەیشتە مزگەوتەکان و مەزار و خان و بازاڕەکان. ڕۆژنامەکە لە حوزەیفە یوجینی چالاکی بواری مافەکانی مرۆڤەوە گێڕاوێتەوە. خامبەهات لە ساڵی 1990ەوە بووەتە مەکۆی لایەنگرانی پارتی بەهاراتیات جاناتا. هەر لەو کاتەوە ڕەگەزپەرستە هندۆسەکان لەو ناوچێدا بڵاو بوونەتەوە. کارە تاوانکاریەکانیان دژی موسڵمانان پەرەی سندووە. ڕۆژنامەکە ئاماژە بە کارە ڕەگەزپەرستیەکانی پارگیرە هندۆسیەکان دەکات لە کاتێکدا پۆلیس و ڕێکخراوە بەناو مرۆڤ دۆستەکان بە تەواوی بێدەنگن. ڕۆژنامەکە چەندین نمونەی لەسەر سووتاندنی مزگەوت و ماڵ و بازار و دوکانی موسڵمانەکان باس کردووە کە بەدەستی ئەندامانی لیوای هانومان و ئەنجومەنی هندۆسی جیهانی ڕەگەزپەرست کراون. بیانووی ئەو ڕەگەزپەرستانە و هۆکاری ئەو کردەوانەیان دوورە لە ڕاستیەوە. لەوانە گوایە لاوە موسڵمانەکان ئازاری کچانی هندۆس دەدەن بۆ پاساوی هێرشکردنە سەر موسڵمانەکان و سووتاندنی ماڵ و بازار و شوێنە پیرۆزەکانیان. زۆربەی جار ئاهەنگە مۆسیقی و دینیەکانیان دەبەنە بەردەمی مزگەوتەکان بۆ ئەوەی لە کاردانەوەی موسڵماناندا هێرش بکەنە سەریان و بازار و ماڵ و بازرگانی و ژیانی سەدان ساڵەیان وێران بکەن. ڕۆژنامەکە دەڵێت دەستدرێژیەکان بە جۆرێکە موسڵمانانی ئەکبەرپور دوو دەرگایان بۆ ماڵەکانیان دروست کردووە بۆی ئەگەر لە دەرگای یەکەمەوە هێرشیان کرایە سەر لە دووەمەوە خۆیان دەرباز بکەن. تەنانەت شارەوانی لە کاتی وێرانکردنی خانوبەرە و مڵک و ماڵی موسڵماناندا بەشدارە و جێگەکەیان داگیر دەکات. دوجار ڕۆژنامەی دیپلۆمات باسی لایەنگری دەستگای پۆلیس لە هندۆسەکان دەکات. بە تایبەتی زۆربەی تاوانەکان بە بەرچاوی پۆلیسەوە دەکرێن. لە یەکێک لە ئاژاوانانەوەکانی هندۆسەکاندا پۆلیس لاوێکی موسڵمانی 22 ساڵەی بە ناوی موحەممەد تەهاو 11 دیکەی بە تۆمەتی ئاژاوانانەوە گرت بەبێ ئەوەی ئەوان لەو ناوچەیەدا بووبن. ناوبراو دواتر بە ڕۆژنامەکەی ڕاگەیاند گرتنی ئەوان لەلایەن پۆلیسەوە تەنیا بۆ شاردنەوەی تاوانکارە هندۆسەکان بووە.